کەس نییە بیری ماڵەوە نەکاوجات نزیک دە ڕۆژ شەبێ نەچوێنێتە ماڵەوە. ژمارەیە گەنج لە یەکێک لە مزگەوتەکانی قەزای کەلار ڕۆشتونەتە خەڵوەتەوە و ماوەی دەڕۆژی کۆتایی ڕەمەزان ئەو گەنجانە ڕۆنە مزگەوت و بە هیچ شێوێک لە ناڕۆنە دەرەوە لە مزگەوت و سەرقاڵی تاعەت و عیبادەتە بن. من ڕۆمە لای یەکێک لەو گەنجانە خۆیان. کاک محەممەد ئەگەر بیت ئێرەوە سوپاس دەکەم. کاک محەممەد ئێوە ماوەی چەندێکە لێرەن و چی ئەەکەن لێرە لە ماوەم دە ڕۆژە لە مزگەوت؟ بەخێر بێنیخوا بە سەرچاوی ماوەی 9 ڕۆژە بێ 9 ڕۆژ و 9 شەوە لە مزگەوتین. ئیتر بریتە لە عیبادەتون لە خوێنی قورئان و شەو نوێژ و دانیشتن لە شەو تاوەکو و نوێژی بەیانی هەر ئەوانە لە خۆی گرێتون. چەند گەنجنیەوە لە مزگەوتیا کۆبوونەوە؟ دەوری 10 بۆ 15 گەنجە بین لە مزگەوت ئەمێنینەوە. باشە. ئێوە لە ماوەی ئەم دەڕۆژە بە هیچ شێوێک ناڕۆنە دەرەوە لە مزگەوت؟ وڵای دەرچوونە وڵا سپاس بەخۆ دەرچمان نەبووە مەگەر بە حاڵی زەروری ئەوش توشمان نەبووە. باشە. لە ماوەی ئەم دەڕۆژەوە باسیەکەی ناڕۆنە دەرەوە لە مزگەوت بیری ماڵەوە ناکەن چۆن پەیوەندیەکەن بە ماڵەوە سەردانتان ناکەن؟ وڵای ڕاستی جا کەس نییە بیری ماڵەوە نەکاوجات نزیک دە ڕۆژ شەبێ نەچوێنێتە ماڵەوە. سپاس بۆ پەیوەندیکردن و خەت و ئەم شتانە هەیە داین لە ڕێی موبایل و پەیوەندی بە ماڵەوە بکەین و هەواڵ پرسین ئەو شتانەمانەکەن. ئێوە کەی ینی ئەم ئێتیکافەتان تەواو بێ کەی کۆتایی پێدێت؟ وڵای ئێمە بە حکمەوەی چاودێری مانگەکەین ینی بوون لیژنەی فتووا بڵێن کە مانگ بینراوە ترێمەش ئەو ئێوارە مان بمێنێ ئەمە شەوەی تر ئەتیکافەشکێنین و ئەچینە دەرەوە. باشە. وەکو باست کرد لە ماوەی ئەم دەڕۆژە لێرەن خۆتان تاعەت و عیبادەت ئەنجام بدەن یاخود مامۆستاتان هەیە سەرپەرشتانەکەن؟ وڵای مامۆستامان هەیە سپاس بۆ خۆی ینی هەر لە ناو خۆمانە مامۆستامان هەیە تر مامۆستای تەجویدمانە مامۆستای قورئان خوێنەمانە مامۆستای لەبەرکردنیشمانە ئەو شتانەمانە هەیە. هەر لە ناو مزگەوتیش نان نەخۆن؟ بەڵێ نانمان بۆ تێ هەموو ئێوارانی بێژ لە ماڵەوە بۆتانە نێردن خواردنیا لە ڕێگەی خێرخواز و شتەوە بۆتان دابین؟ وڵای لە هەمووی لە ڕێی خێرخوازە سپاس بۆ خۆیان هیچ ئێوارانێ نەبووە کە خێرخواز بمانی نەهێن. باشە دەستەکان خۆش بێ. بەڵێ زۆر سپاس کاک محەممەد. وەکەوەی بین لە دیمەنەکان ئەو گەنجانەیە کە لە ماوەی نۆشەوە ئەتیکافیان کردووە لەم مزگەوتەیە و ڕۆژانە سەرقاڵی تاعەت و عیبادەتن. وەکو یەکێک لەو گەنجانە باسی کرد چاودێری مانگەکەن هەر کاتێک مانگ بینرا ئەوانش کۆتایی بە ئەتیکاف هێنن و بۆ خۆشی باسی کرد ماوەی دە ڕۆژە لە مزگەوتە نەڕۆشنەتە دەرەوە و بیری ماڵەوەش ئەکەن و لەگەڵ ئەوەشدا هەمووی ئێوارەیەک خێرخواز خواردنیان بۆ دابینەکات و لە ماوەی ئەم دە ڕۆژە لە مزگەوت ناڕۆنە دەرەوە.